بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عەزیزم سڵای خواتان لەبێ. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێدا پەروەردەی دیمەن بە ئێوە شاد دەبمەوە بۆ ئومێدەی بتوانین لەڕێ ئەم بەرنامەیەشەوە ئاسوودەی و خۆشی و خۆشگوزەرانی بۆ خێزان و خانەوادەکان دروستکەین و چمکێک لە چمکەکانی پەروەردە بۆ ئێوە باسکەین. بەناوی ئێوەش و بەناوی بەرنامەکەشەوە بە خێراتنی میوان عەزیزەکان مەکەم کە وەکو هەمیشە ژمارەیەک لە مامۆستای بەڕێز و ژمارەیەک لە مامۆستای عەزیز میوانی بەرنامەکە من. بەخێر بن مامۆستایان، بەخێر بن قوتابی بەڕێزەکان، خوا بەخێر. عەزیزان، ئەو بابەتی کە من ئەمڕۆ باسی دەکەم باسی هەست و نەست دەربڕینەکەم، بەڵام بۆ کات و بۆ شوێنێکی گونجاو کە ساڵانە چەند جارێک دووبارە دەبێتەوە. پێشەوەی بچمە ناو بابەتەکەمەوە کە بیستزاد مەبەستم چییە بۆ زانیاری بەڕێزتان کە ئیحساس و هەست و نەست دەربڕین دوو جۆرە. یان هەست دەربڕینە بە دیوێکی باش کە پێی دەڵێن پۆزەتیڤ، دڵخۆشی، پێکەنین، زەردەخەنە، ڕووی خۆش، کە زۆر جار ئەوەندەی کە من بزانم ساڵانە 23 بە تایبەت ڕۆژی دڵخۆشی و پێکەنین و زەردەخەنە بەو جۆرە دەردەبڕێت و بەو جۆرە باز دەکرێت. بزە و زەردەخەنە لەگەڵ چواردەورە، پێکەنین و زەردەخەنە دەربڕین بۆ چواردەور، هەموو ئەمانە پێی دەڵێن پۆزەتیڤ ئیمۆشن، کە ئەمە لەوا چێت مەسەن لە دەرفەتێکا تۆ بەس بزە بێت، لە دەرفەتێکا بەس زەردەخەنە بێت، لە دەرفەتێکا ئەسڵەن ئەوەنە جەوت هەیە و شەبەکەت فولە بگاتە پێکەنین و قاقا و چوویتە بە پشتا و جەوگۆڕینە و تەرتیبات و ئەمانە کۆمەڵی ئیمۆشنە. اینجا هەر لەناو ئەو ئیمۆشنە، لەناو ئەو پۆزەتیڤە قسەی خۆش، زەردەخەنەی خۆش بۆ دەربڕین، بڕیاری تەندروست، تەنانەت هەندێک شوێنە باز دەکات نوکتە و پێکەنین. مەسەن لە مەجلیسێکا زۆر جار بیستوتانە چی فڵان کەس جەوی هەیە، جەوی هەیە یانی چی قسەی خۆشی بۆ دێ، پێکەنینی بۆ دێ، زەردەخەنەی بۆ دێ و لەگەڵیشیان نوکتە و بڕیاری تەندروستی بۆ دێ. بەڵام زۆر بەداخەوە بەعکسی ئەمەش شتێکی ترمان هەیە کە پێی دەڵێن نێگەتیڤ، گریان، ڕووگرژی، دەموچاودان بەیەکە، بۆڵەبۆڵ، بڕیار نەدان، خەوزڕان و تەنانەت بگاتە و هەندێک جار ئەگاتە ئەوەی کە بێزار لە چواردەور، ڕەفزکردن، ترس و خۆف و دڵڕاوچێ. کەواتە زۆر شت هەیە کە نێگەتیڤە، زۆر شت هەیە پۆزەتیڤە. ئەمڕۆ ئەوەی کە من بۆ جەنابتان ویستم باسی کەم لە بەرنامەی پەروەردەیە کە ڕەنگە بەڕێزێک بڵێ کاکتۆر دەتەوێت چی ڕەبت کەی بە چییەوە، ینی ڕووی خۆشی و پێکەنین و زەردەخەنە و بەعکسی گریان و ئەوە، ئەویش بریتیە لە جەژن. ساڵانە ئێمە دوو جەژنمان هەیە وەکو جەژنی ئاینی و چەند مناسبەیەکش هەیە، چەند جەژنێکش هەیە کە زۆر جار پێی دەوترێت جەژنە بۆنە نەتەوەیەکان. ئێمە بە تایبەتی باسی ڕەمەزان و دەکرێت بە هەمان شێوەی ڕەمەزانش بۆ جەژنی قوربانیش باس کرێت. ئایا جەژنی ڕەمەزان سوودی چییە بۆ مرۆڤەکان؟ ئایا تا چەند توانیمانە وەکو پەروەردە ڕۆڵی جەژن ببینین؟ من کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان باس دەکەم کە پێم خۆشە هەمووتان دوایی لە بەرنامەکەیە هاوکارم بن. یەکەم، جەژن چییە؟ ئێوە زانیوتانە وەکو گەنجە جوانەکان و مامۆستا بەڕێزەکان و ئەو مامۆستایانش کە سەیری بەرنامانەکەن، ئایا توانیمانە پەیامی جەژن بگەینین بە قوتابی؟ جەژن واتە خۆشی دەربڕین دوای سەرکەوتنێک، کە دەڵێن جەژنی فڵانی نەتەوەی مانەوێت تۆ سەرکەوتنێکت کردووە. کاتێک کە دەڵێ جەژنی ڕەمەزان واتە تۆ 30 ڕۆژ بەسەر نەفس و دڵ و دەروون و گەدەی خۆ تا زاڵ بوویتە. کاتێ دەڵی جەژنی ڕەمەزان مانای وایە من پام نە بە جەرگی خۆمە، ئەگەر جارانی هیوایەتم جبز و بیپسی و تایگەر و نازام چی و چی بوو بێ و لە بەیانی و تایوارە مڵچەی دەمم هاتبێ، ئێستا نە، بۆ ماوەی 30 ڕۆژ سەلماندم بۆ نەفسم، بۆ دڵ و دەروونم، وتم تۆ ئەوە نیت، تۆ ئەوە نیت بەسەر منە زاڵبی. نەخێر، من دەتوانم بۆ ماوەی 30 ڕۆژ لە بەیانی شەبەقەی و نوێژی بەیانی تا نوێژی مەغریب بتوانم زاڵ بم بەسەرێک. کەواتە جەژن دەربڕینی خۆشیە دوای سەرکەوتن. بۆ یەکێک لە خاڵە زۆر گرنگ و مویمەکان کە لە پەروەردەیە و مامۆستایانی بەڕێز و قوتابی بەڕێزەکان بە هەمویانەوە بە هاوکاری و ئەم بەرنامەش بۆ ئەوەیە کە هەمیشە بە قوتابی بڵین جەژن تەنها و تەنها بوو ئەوە نییە جلێکی کوردی بکەینە بەرمانیان نە، یان هەندێک چکرێت تەوزیعکرێ دینە. هەبێ هەمیشە جەژن عادەتەن بە زمانی حاڵ بە قوتابی بەڕێزەکان بڵین تۆ سەرکەوتوو بە ڕۆژی دوایەوە جەژنتە، تۆ دەورەجە بێنە ڕۆژی دوایەوە کووا بێ جەژن بدێ، تۆ سەرکەوتوو سەرفراز بە و شانازی بکە بە سەرکەوتنەکانی خۆتەوە، کەواتە ڕۆژی دوایەوە کووا بێ جەژن بێت. بۆیە زۆر جارێمە کەینە گاڵتە و سەعود دەڵێن عەجیبمان لێدی یەکێک زاڵ نەبووێ بەسەر ڕەمەزانە و ڕەمەزانی نەگرت بێ و کەچی پێش عالەم خەریکی قەیسی خواردنە.
عجیبمان لێ دێ بۆ یەکێک گەنجێک نەیتوانی بە 30 ڕۆژ بە دوای بەسەر ڕەمەزانە زاڵ ببێت و 30 ڕۆژەکەی ڕەمەزان دڵ و دەروون و نەفسی خۆی بگرێ و کەچی سەرەکەی پێش عالەم بێنە جەژنان ئاخر کاکە جەژنانت ئەدەینێ بە جەژنان حەق نییە بدرێ بێتەوە چکە تۆ هیچت نەکرد تۆ ماشەڵڵا خەریکی مڵچەی دەمتە هات و خەریکی لەفە خواردن و ئەو بووی بۆیە بەڕاستی جەژن زۆر گرنگ و موهیمە کە هەمیشە بە قوتابی بەڕێزەکان بوترێت جەژن واتە بڕیاردانی سەرکەوتن ئەگەر سێرچی بۆ بکەیت لە پێناسەکەیە واتە ڕۆژی سەرکەوتن ڕۆژی سەرکەوتنیش مودەیەک دیاری کراوە 30 ڕۆژ دیاری کراوە بۆیە سەرەکەی هۆکارێکە بۆ ئەوەی کە کەم تا زۆر بێبڕێت سوودی چییە جەژن سوودی جەژن ئەوەیە کە زۆر گرنگە ئەم پەیامەی دووەم بگات لە بینی مامۆستا و لە بینی قوتابی پێت بوترێت تۆ جیاوازی لە کەسەکانی تر تۆ دیسانەوە بەسەن گەنجێکی جوان کە سەیری ئەم بەرنامەیەمان دەکات 17-18 ساڵە بە زمانی حاڵ پێ بوترێ بڵێت تۆی وەکو پارەکەش تۆ توانیت ئەم ساڵی سەرکەوتوبی هەموو ساڵێک کۆتایی ساڵ کارتە درێ بە قوتابی و بە فێرخواز وایانە قەت بینیتانە مامۆستا بڵێت چی کاکە تۆ پارەکە کارتت وەرگن ئەم ساڵ کارتت نادەمنە ئەی کارتی ئەم ساڵم کوانێ مانەوێ ئەمەش کارتی ئەم ساڵتەواتە ئەم ساڵیش تۆ سەرکەوتوبی فەرموو ئەوە کارتەکەت لە کولیەکی کۆلێژی پزیشکیە بی یان بۆ نە ئەندازیار بی ساڵی یەکەم کارتێکتە درێت ساڵی دووەم کارتێکتە درێتێ ساڵی سێم کارتێکتە درێتێ کاتە تۆ ساڵەنە دوای لە دوای قۆناغی زانکۆ ئەچیتە مەسەن ماستەر دیسان کارتێکی تر دەدرێت بڕوانامەیەکی تر دەدرێت شایدێکی تر دەدرێتێ کاتە خاڵی دووەم کە زۆر گرنگ و موهیمە هەمیشە قوتابی بەڕێز و فێرخوازە بەڕێزەکان و لەگەڵ مامۆستایە دەبێت دەردەشەی ئەم بابەتە بکەن مناقەشەی بکەن ئافرین بۆ مامۆستای کە یەکێ لەوانەکانی دەکاتە ئەمە جەژن چییە و سوودی جەژن چییە پاشان خاڵی سێم کە زۆر گرنگ و موهیمە پاداشتی مرۆڤەکان لە ناو جەژنا چییە دیقەت بدە 30 ڕۆژ بە ڕۆژوو بوویتە کەواتە نەک هەر بۆت هەیە نان بخۆی بۆت هەیە یەکەم ڕۆژی جەژن بەیانی شەبەقیش دەستکەی بە گۆشت خواردن و فاسولیا برنج خواردن ئاوەیە پاداشتەکە نەک هەر ئەوەی کە 30 ڕۆژ بۆت نییە بۆ نمونە مەسەن ئاو بخۆی بەیانیانی شەبەقی ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان یان جەژنی قوربان تۆ بۆت هەیە شۆربا بخۆی بۆت هەیە سوپ بخۆیت بۆت هەیە شەربەت بخۆی بۆت هەیە شیرینی بخۆی بۆت هەیە چکلێت و تەرتیبات و ئەو مادە شیرینیەکان بخۆیت ئەمەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە کەواتە هەمیشە لەمەوە تەمەنا دەکەم ئەم پەیامە مامۆستا بەڕێزەکان ئەم پەیامەمان لێ وەرگرن لەم بەرنامەی پەروەردەی دیمەن ئەویش ئەوەیە کە گەنجەکان فێرکەی دوای هەوڵی تۆ پاداشت وەرەگری دوای شەونخنی تۆ پاداشت وەرەگری دوای هیلاکبوونی تۆ پاداشت وەرەگری پەلە مەکە ینی ڕەمەزان بە زمانی حاڵ و بە تایبەتی لە ڕۆژی جەژنە پێت دەڵێت تۆ بە 30 ڕۆژ نەتیجەت وەرگرت کەواتە 30 ڕۆژی تەمەن ئەگەر 30 ساڵی تەمەنیشت بێت لە قیامەتا پاداشت وەرەگری ئەگەر تۆ 10 ساڵ 12 ساڵ بخوێنی کاتە پاداشت وەرەگری کاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە خاڵێکی تر کە گرنگە بەڕێزان ئەویش ئەوەیە کە بەداخەوە لەمەیە تۆزێ کلۆڵین کە پێم خۆشە دوای هاوکاری من بن لە باسکردنەوەیش ئەوەیە جەژن چی تیا بکرێت جەژن ئەوە بێت کچێک یان کوڕێک تۆزێ خۆی بگۆڕێ ئیتر تەواو دانیشێ بە دیار هینەوە ئەتاریەوە جەژن ئەوەیە کچێکمان مەسێکی لە کچە جوانەکانمان و قوتابیەکانمان لچ بدا بە یەکا بڵێ وەڵام من بۆ نایەمە دەرەوە هەر لە ماڵەوە بێ دانیشێ بە دیار بۆن و نەمەسەرەن میوە خواردن و دانیشێ بە دیار پۆبجی و دانیشێ بە دیار تەلەڤیزۆنەوە کەم بۆ خۆی هەڵەیەکی گەورەی کاتە دەبێت ئەمەش ڕاستکەینەوە ئەمە کەی ڕاستەکرێتەوە مامۆستایانی بەڕێزم لە ڕێ ئەم بەرنامە و خۆشیان لە من باشتر و چاکترە زانن بۆ قوتابیەکانی بڵێن قوتابی بەڕێز فێرخوازە بەڕێزەکان جەژن واتە خۆگۆڕین کاتە یەکەم لچمە دەبێکا بڵێ وڵات جلی کوردیم بۆ نەکراوە خۆ دنیا کاول نەبووە جلی کوردیت بۆ نەکراوە جلی پار و پێرارت ماوە ئەوەی پارت دوو جار کردوێتە بەرت خەڵک هەر نەیبینیوە زۆربەی خزم و کەسوکار نەبین و بیشی بینە بابە من نازانم دوێنە چی بخواردەوە چزارم تۆ پارەکە چی جلێکی کوردیت کردێتە بەرە چی پێویستەکە ئیلا بیللا جلی تازە کەمە بخۆ ئای من خۆشبەختم لێرەوە دەست خۆشیم بۆیانێ مەسەن ئایلە ئەناسم کچەکان جلەکان ئاڵوگۆڕەکەن مەسەن خوشکەکان شویان نەکردو ئەم جەژنە من جلی تۆکەم ئەو جلی منەکات جەژنی داهاتوو بۆ نەعکسی دەکەینەوە مادام قیاسیان لێکە و نزیکن لێکە و ئەڵێ قەیچێکە بخواتەوەت کردو من لە بەرما بینیوانە بووک و دش و خەس و بەزم و ڕزم ئەو بدە بە من ئەمەیان با لای تۆ بێت بۆ نمونە ئەم جەژنیان تۆ بیکە بەرد کەواتە ئوستوبێکی زۆر باش ئەمە بۆ خۆی ئەمە پەیامی جەژنە جەژن واتە هەر لە سەرتاوە خۆگۆڕین پاشان دانیشتن لەگەڵ ماڵ و خێزان و خانوادا پاشان خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە لە ڕۆژانی جەژنا چی شتێک بکرێت باش و چاک و مەزبوطە بۆ خۆمان و بۆ چواردەورمان کەوەش خاڵێکی گرنگە لە هەمووی مهمتر مامۆستا فێری قوتابی بەڕێزەکان بکا و قوتابیش ئەم پەیامە بگات ئەویش ئەوەیە کە جەژن واتە تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکە
ئێستا بەزمێک پەیدا بووە گەنج ئەویش ئەوەی بەتابەتی چونکە وەکو جارانی نییە مامۆستانی بەڕێز خان و تەنها دوو ژوور و هەیوان بێت ئێستا سەر و بنی زۆر پەیدا بووە کونوکە لەبەر زۆر پەیدا بووە دوو ژوور لەسەرەوە هەیە دوو ژوور لە ژێر زەمینەکە هەیە دوو ژوور نازام لە پشتەوەی ڕزمە بەیانی شەبەقی سەرەکەی بە دیار مۆبایلێکە و مناڵ چووەڵێ وەڵام من تااقەتی بە خێراتن و چکلێت تەوزیعکردنم نییە سەرەکەی خۆی جا کاتەوە لە خێزان خۆی جا کاتەوە لە دایک و باوک خۆی جا دەکاتەوە لە خێزان و خانەوە دەکاتە باشترین پەیامی جەژن کە بەداخەوە ئێمە زۆر جار خەریکە دەرەچین هەم مامۆستایان زۆر جار لە بیرمان نەچێت دەڵێن بابەوە خۆی مناڵ فێرە بێت بەس مناڵ نایزانێ ئەگەر منیش تەلەبم تەنانەت تەلەبەی زانکۆم تەلەبەی پەیمانگام یان تەلەبەی هەر قۆناغێکە مەفروضە مامۆستا پێم بڵێ چونکە من هەمیشە ئەمەم وتووە بینەرە بەڕێزەکان مامۆستا بەڕێزەکە هەمیشە وتومە زۆر جار قسەی مامۆستا لە زۆر کەسی زیاتر مهمتر و گەورەترە ئەسڵ قسەی مامۆستا زۆر جار لە پێش دایک و باوکشەوە یعنی قوتابی بە ڕێزی وا هەیە قسەی مامۆستاکەی وەرئەگرێت بەس لەوە چە قسەی دایک و باوکی وەرنەگرێت لەوە چێ بیکا بە ئینکاری بۆیە چەند خۆشە ئێمەی مامۆستا هەمیشە بە قوتابی بەڕێزەکان بڵێن فێرخوازە بەڕێزەکان لە ئێمە وەریگن بڵێن ڕۆڵە جوانەکەم کچ و کوڕە جوانەکەم جەژن واتە تێکەڵاوی لەگەڵ خزم و کەسوکارە تێکەڵاوی لەگەڵ فەقیر و هەژارە تێکەڵاوی لەگەڵ هاوسێ و دراوسەیە تکایە خۆت جیا مەکەرەوە تکایە کچە جوانەکەم لە ناو سیارەیە خۆت حەسر مەکە و بڵێ ئەو مۆبایلم بدەنێ ئێوە بڕۆن ماڵەکان تاوکەن و دوای من لە ناو سیارەکە چاوەڕێتانەکەم چونکە بەڕاستی ئەوە خۆجیاکردنەوەی لە خێزان لە خانەوادا لە ماڵی پور و مام یان مامێکت هاتووە بۆ ئەوێ لەگەڵ کۆمەڵێ مناڵە تۆ لە سەربانی نیمەڕۆ ئەزانن تۆ لە ماڵی ئەوە بێ بەڕاستی بە زمانی حەڵبت مناڵە جوانەکانمان فێرمان بکەن کە بەڕاستی ڕۆژانی جەژن تێکەڵاوبوونە لەگەڵ خزم و کەسوکار تێکەڵاوبوونە لەگەڵ هاوسێ و دراوسێ تێکەڵاوبوونە لەگەڵ ئەو کەسانەی کە سەردانی ماڵەکانمانەکەن و ئەو کەسانش کە ماڵمان سەردانەکات چکە زۆر جار من ئەم وشەیەم بیستۆ باوکەڵە چی مەسەڵەن با بچین بۆ ماڵی فڵان گەنجەکانە چی من بێم بۆ لای حاجی کەریم چی بکەم ئەخ بە حاجی کەریم بناسە مناڵەکانی حاجی کەریم بناسە هاوسێ و دراوسەکانیان بناسە حاجی کەریم دوو ڕووداوی خۆشە گێڕێتەوە تۆش گوێت لێبێ نوکتەیەکی خۆشە گێڕێتەوە تۆش گوێت لێبێ بەتابەتی ئەوە گەنجە جوانەکان دوای پێم خۆشە و قسەیمان بۆ بکەن خۆیان ئەترا بکەن ئەڵێ چی خۆ مناڵی لە تەمەنی منیان نییە من بۆچی بێم کەوە بۆ خۆی خۆجیاکردنەوەی لە دایک و باوک و پور و مام ئەی باشە کوڕە جوانەکەم ئەی تۆ نابێت لە گەورەکان و شت فێربی ئەی نابێت لە ئافرەتەکان و لە دای پیرەکان و شت فێربی ئەی باش ئێمە جارانی نەک هەر سەردانی خەڵکمانەکەت ئەسڵ دانیشین بەدیان نەنک و داپیرە و باپیرەمانەوە دانیشین بە نیم سعات چیرۆکێکمان بۆ بگەڕنەوە بابەتێکمان بۆ بگەڕنەوە فەرمودەیەکمان بۆ باسکەن قسەیەکی خۆشمان بۆ بگەڕنەوە وەڵڵا ئەبێ گەنجە جوانەکان لە ڕێی مامۆستاکانە فێرکن بڵێن ڕۆڵە مەجلیسی گەورەکان خۆشە گەورەکان قسەیان خۆشە و نوکتەی عجیب و غەریبیان هەیە و ڕووداوی عجیب و غەریبیان هەیە و ئەتەکێت و ئەخلاقیات زۆر جار فێر بین تۆ یەک لەگەڵ برادەرێکی خۆتە ها حالێکوێی ئەوش ئەڵێ خۆڵە یان تۆ لەکوێی ها سەرەکەی ئەتەکێتی گەورە ڕێز احترام ئەخلاقیاتی جوان دین و دینداری زۆر جار لە گەورەکان و فێر دەبی کە بەداخە ئەوش بۆ خۆی بەڵایەکی گەورەیە کە ڕووی لە وڵات و مەملەکەتمان کردو کە گەنجەکان خۆیان جا دەکات وەڵێ من بۆ لای پیرەکان بۆچی بێم خۆ من پیر نیم من گەنجم سیارەکە و ئین بێت و لەناو سیارەکە و یان هەر نایە لە ماڵەکە و حاڵەتەشمانەیە کە زۆر جار لە جەژنەکانە وتمە کاک فڵان ئەی مناڵەکانتان وەڵا دکتۆر یان چی بکەم مناڵ نایە لەگەڵ ئێمە ئەی فلان خان بۆ ناتۆ وڵا فلان خان وتێتی من تۆزێکتر برادەرەکانم دێ تااقەتی ئەوەم نییەم پیر و پەکەوتانە جا بە باوکی و تۆ پیر و پەکەوتەکان کەەوەش بۆ خۆی قسەیەکی ناخۆشە لە جەژنا دەبێت زۆر ئاگاداربی خاڵێکی تر کە گرنگ و مویمەویش ئەوەیە کە ئەزیزان سوودی سەردان چییە لە جەژنە کە بەداخەو خەریکە ئەمە مامۆستاکان و قوتابەکانش پێی دەزان ئێمەش خەریکە بە ناو وەکو ئەوروپیەکانمان لێدێ 2 کیلۆ 3 کیلۆ چکلێتە کڕین لەگەڵ هەنێ شیرینە چاوەڕین خەڵک بێ بۆ لامان من هەمیشە وتمە ئەی بۆ ئێمە نەچین بۆ لای خەڵک بۆ چاوەڕێکین خەڵک بێت چکلێت و پاقلەوەکەمان بخوا ئەی بۆ ئێمە نەڕۆین و زایدەن خاڵێکی تر کە گرنگ و مویمە چی پێویستەکە من چاوەڕی خەڵک بکەم ینی ماڵ هەیە کچەکەی کوڕەکەی کە من لێرەوە ڕێزمان هەیە بۆ دایک و باوکەکان بە تایبەتی ئەم هەڵەیە ئێوە دەیکەن 2 ڕۆژ مناڵ دانیشتووە مناڵ سیرەکەم چوومە بۆ ماڵێن بۆڵەی دیالە دکتۆر گیان تخوا ماقولە باوکم 2 ڕۆژە ئێمە داناوە بۆستن سەمیوانمان دێ ئەی باشە بوون بۆ نەچمە دەرە دەبا منش بڕۆم بۆ پیاسێ بچین بۆ گەڕانێ باچین بۆ ماڵێ باچین بۆ سەردانێ کەواتە ئەمەش هەڵەیەکی گەورەیە کە من بەداخەوە گلەیم لە دایک و باوکانێ مەفروض نییە تۆ دانیشی بە دیار ئەمە چێ با میوان بێ ئێستا خوانەی بڕێ مۆبایل هەیە خوانەی بڕێ ئەنتەرنێت هەیە خوانەی بڕێ سوۆسیال میدیا هەیە کاک فڵانگیان لە ماڵیانە وەڵا لە ماڵیم دێ قەیناکە ئێوارە دین ئێوارە سەعات 4 شەڵا لە ماڵین کەواتە چی پێویستەکە من چلب بم بە ماڵەوە دانیشم لە ماڵەوە کچ و کوڕ و ژن و مناڵ و هەمووی بەخۆم و ببەستمەوە نەڕۆن میوان دێ
جا لە هەمووی ناخۆشتر جا وەرە میوانی ژنەیە دە وەرم پەست مەبە وەرە تووڕەبی جار وایە زۆر بێتاقەتی لە بەیانەوە تا وەرە چاوەڕی ماڵی مامتەکەی مامیشتەڵی وڵا لە بیرم چووکەوتە نایە بۆ ماڵتان قەینا ئێوە وەرن ئەی باشە لە بەیانی و هەواڵە بەخوانەبی بۆچ ئێمە هەمومانت بەستوەتەوە کۆڵێت نەتێ چێژێ لەم ڕۆژە جەژنە وەرگنی کاتە ئەوش خاڵێکی ترکە گرنگ و مویمە ئیش ئەوەیە کە ڕۆژانی جەژن شەرت نییە ئێمە چاوەڕێ بکەین ئیلا خەڵک بێ بۆ لامان باشتر وایە چاکتر وایە سنەتر وایە خێرتر وایە وەکۆڵێ ئەتەکێتتر وایە کە ئێمە زۆر جار مبادرە بکەین دەست پێشخەری بکەین ینی بەتابەتی بۆ ئێوەی گەنجە جوانەکان مامۆستاکان فێرام بکەم بڵێن گەنجە جوانەکەم کچە جوانەکەم قەیچەکە تۆ بڕۆ بدە لە دەرگای هاوڕێیەکە هەیە لە گەڕەکە بدە لە دەرگاکەی باجی فڵانگیان کاک فڵان لە ماڵە وڵا حەزم کرد جەژنە پیرۆزەیەکێکم تەوقەیەکی لەگەڵاکەم و دەست خۆش و خواحافیز هیچ پێویست ناکات لەگەڵ تابێ ئەڕۆم دوو ماڵی تر دوو برادری تر تەرتیبتەینەکەم و سەردانێکیانەکەم کاتە ئەمەش بۆ خۆی ئالەتێکی ترە کە گرنگ و مویمە کە بەداخەوە من ئەتوانم بڵێم لێرەیە زۆر جار هۆکار بووە بۆ ئەوەی کە بێتاقەتیمان بۆ خۆمان دروست کردووە ناڕەحەتیمان بۆ خۆمان دروست کردووە چێژمان لە سەفرەکە وەرنەگرتووە چێژمان لە جەژن وەرنەگرتووە لەبەرەوەی ئەوەندەی چاوەڕین خەڵکە بێت و خۆت گۆڕی و خۆت داوە لە قوتو لە تەل بەشکم فڵان خان بێت ئەمە بڵێت جلە جوانەکە لەبەر بێنێ نە تااقەتت هەیە دانیشی نە تااقەتت هەیە خۆت بگۆڕی من زۆر جاریان وتوانە چی لە ماڵەوە بۆ خۆشی دەیگەڕ جاوتیان خۆت مەگۆڕسە میوان دێ با بە خۆمە گۆڕم معقولە من جلێکی شاڵم لە بەرابێ تا ئێوارەمە چێ میوان فڵان دێ ئەگەر هاتیش بۆ نموناڵم فەرم و دانیشەوە دوای تۆزێکی تر خۆت بگۆڕی کاتە شەرت نییە زۆر ینی من بە قسەیە بە نوعێکی تر بڵم مامۆستایان فێرخوازە بەرزە شەرت نییە بۆ خەڵک بژین با بۆ خۆمان بژین ئێمە لەبەر خەڵک خەریکە خۆمان چێژ لە خواردن وەرناگرین چێژ لە سەفرە وەرناگرین چێژ لە جلوبەرگی خۆمان وەرناگرین ینی ئەوە نەمی جلوبەرگمان بۆ خەڵکە بۆ خۆمان نییە ئەوەندەی جلوبەرگمان بۆ ئەوەیە لە سێڵفیەکە دەرچین و خەڵک لایک و کۆمنتمان بکە بۆ خۆمان نییە کە لەواچێت جلەکە بۆ خۆمان دەبێت خۆمان چێژی لێوەرگین کچکە جلوبەرگەکە خۆمانی تێداین و خۆمان دەتوانین ئاسوو دەبین کەواتە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و لێرەیە پرسیارێک دێتە کایەوە کە پێم خۆشە جەنابتان دوایش کۆمنتان لەسەرێ بێ ئەوش ئەوەیە کە قوتابی و مامۆستا لە ناو جەژنە ڕۆڵیان چی بێت یەکەم زۆر گرنگ و مویمە ئێستا وەسائیلی گەیاندن زۆر گرنگە ئافرین بۆ ئەو قوتابیە بەڕێزانی کە لە مامۆستا دڵسۆزەکانیان لە مامۆستا هیلاک و ماندووبەکانیان جەژنە پیرۆزە دەکەن تۆیەکی قوتابی کە ڕقم تەلەفۆنی مامۆستایەکت لەلایە ئەتوانی بە نامەیەک یان ئەتوانی بە تەلەفۆنێک بەڵام لە کاتێکی گونجاو دوانزەی شەومەی کە بڵێ وڵای سەبیرم کەوتوتەوە حوتی بیانیژمەی کە ماشەڵڵا ئەڵێی لە ماڵ دەرکراوی بۆ نونە بۆ بیانیزوو نە بەڵام سەعات 9 سەعات 3 سەعات 7 ئێوارەیەکە کە کاتێکی گونجاوە معقولە تەنانەت ئەو مامۆستا بەڕێزە میوانیشی هەبێ هەڵێگرێت بەڵام تخوا مەی کە درێژدادڕینە ئەوش بخۆی ئەتەکێتێک مامۆستا بۆ نامناسیتەوە ئەبرا نادناسمەوە بزانە نامناسیەوە کاکە وەڵا نادناسمەوە تۆ زەتر قسەت بۆ کەم بزانە نامناسیتەوە برا بیر لێو دڵم تەقی ئاخر نادناسمەوە با دای نەخەمەوە تەلەبای بۆ گاڵتەوتی سەرەکەم 3 دقە 4 دقەی لەمە گرتووە چییە بۆ نامناسیتەوە کاکە نادناسمەوە برا لە گەرمەی حرایەکە خەسوو غەزور و دش و عایلە و عەشرەت و مەجلیس گاڵتە و سوعبەت و پێکەنین و ئەوڵێ شەربەتەکە و ئەوڵێ چکلێتەکە ئەوڵێ فڵان ئەمی سەرەکەم لە بری گوێمەڵە بۆ نامناسیتەوە من ئەتەکێتەکەی زۆر تەمان بۆ معلوماتان ئەمە ئێمەی مامۆستا دەبێ بڵین بە قوتابی بڵێن باشی محەممەدیان یان ئەگەر بۆ برادرێ بوو باشی مامۆستا بەختیار ئەحواڵت چۆنە من فلانم قوتابی مەرحەلە فلانی ئەوەم جەژنە پیرۆزەم بۆ جەنابەت هەیە سواسی جەنابەت دەکەم ئەرک و ماندووبوونت بە هەند وەردەگرم یان بۆ نمونە داوای گەردنازایەکەم جاجار عەزیت و ماندووبوونمان بۆ جەنابەتە بۆ کارێکت نەبوو ماڵاوە ئیتر چی پێویستەکا بڵێ چیت خواردووە و لای کوێیت و ئاخر تۆ GPRSی ئاخر تو GPS منی ئاخر تۆ ماڵ خەسووی منی بەردەوام متابعی من بکەی کاتەمە بۆ مامۆستا گرنگە بۆ برادەر گرنگە تەنان بۆ برادەریش گرنگە ئەوە بۆیە لە پەروەردەی دیمەنا باسی دەکەین ئێمەی مامۆستا دەبێ قوتابیەکان فێرکەین کە درێژ دادڕی نەکرێت ینی جاری وایە من خۆم لە مەجلیس بوومە هەموو عایرەکوتی دەدای خەرەوە ئاراساز یاری چی من جڕە چی لێ بکەم نایبڕێتەوە با نەگاتە ئەوەی دایکی برادەرەکەت بە تۆ بڵێ تەلەفۆنەکە داخەرەوە بەسەریا ئەمە جەژنە پیرۆزە هەر ئەمەیە فڵانم محەممەدم لە پۆلی خۆتان هەر حەزم کرد جەژنە پیرۆزە دێ بکەم جەژنە پیرۆزەم بۆ جەنابەت هەیە گەردن ئازایی و سەرکەوتوبی ماڵ ئاوە چی پێویستە کا بڵێ چیت خوارد لەکوێی بۆ دیارنیت گلەیی بێ ڕەزیل هەر من تەلەفۆنت بۆ کەم ڕەزیل و پیسکەی بە ئەژداد و ئاباویە دێتە خوارەوە ئێخۆشی کاتەکە جەژنە پیرۆزێک کە تۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە دەبێت ئێمەی مامۆستا و ئێمەی قوتابی بزانین
بۆ مامۆستا هەر بەڕێزەوە بە احترام و زۆر باش و چاک و مەزبوط ئەوە ئێمەی مامۆستا دەبێ فێری قوتابی بکەین مامۆستای بەڕێزکە جارێ دوو جار من پێشنیارەکەم مەیکە بە سێ جاریش هەر ئەوە نەهەڵی نەگرڵە بیکەرەوە جارێتیش بیکەرەوە ئەچی بۆ تەلەفۆنێک سەری 17 جار کردوێتی بڕوات بێ بە تایبەتی من چووکە دکتۆرەڵۆن تەواوی نەبێ نەخۆشێک بێت عملیات کوبرای هەبێت یان ڕێخۆڵە کوێرەی تاقی بێت کەتی سەرەکەم باڵی ناگری دکتۆر تەلەبەی خۆتم کورە سندارم لێدای ئاگەر قەینات تەلەبەی خۆت بۆ 17 جار ئەها کەواتەوە بخۆی خراپە جارێ دوو جار بە تایبەتی ئێستا کێ ئەو ڕقەمە ڤایبەری هەیە مامۆستا گیان من فلان بووم هەر حەزم کرد جەژنە پیرۆزەت دێ بکەم سواسی جەناب دەکەم سەرکەوتوبی دوای منیش گوڵێکت بۆ دەنێرم جەژنە پیرۆزێکت بۆ دەنێرم تەواو ئەگەر نشم نرد لە بیرم چوو لە 50 شوێن باسی مەکە حەیان ببێ بڵێ جەژنە پیرۆزەم بۆ نادە و ڕەزیلە تەلەفۆنەکەی نەکردەوە ئەها ئێستاکە ئوستوب و شێوازی زۆر جوان هەیە و نایاب هەیە کە بەداخەوە ئێمە کەمتر بەکاری دێن کەواتە قوتابی بەڕاستی دەبێت ڕۆڵ ببینێ خۆی وەکو ڕۆڵ ببینێ بۆ جەژنە پیرۆزە لە مامۆستا شتێکی زۆر جوانە تەنانەت بۆ دادە و باجیەکانمان شتێکی زۆر جوان و نایابە ئێمە بەڕاستی ئەمەمان نەکردووە بە کولتور ینی دادەیە کە خزمەتی قوتابخانەکەمانەکە خزمەتی مەکتەبەکەمانەکە خزمەتی زانکۆ و پەیمانگامانەکە هەمومان بۆ خۆمان بە حکمەوەی بە حساب بوونین و بۆ بایدی آخر مۆدێل و پەرزمەوەزمان دەبین خۆمانە پیرۆزبایی دەکەین بەس ئایا ئێمە قوتابەکانمان فێر کردو بڵێن ڕقم تەلەفۆنی دادە سەعدە وەرگرێت لە کاتی جەژنە پیرۆزی لێ بکە ئەزانی ئەو دادە سەعدەیە ئەو دادە بۆ نمونە خونچەیەکە دادە ڕعنەیەکە دادە فلانێکە باجی فلانێکە باجی سروەیەکە کێ کە خزمەتی قوتابیەکانەکە خزمەتی پۆلەکەمانەکە خزمەتی قوتابخانەکەمانەکە ئەو جەژنە پیرۆزەی تۆ بۆ ئەم دادەیە بۆ ئەم باجیە بۆ ئەو کەسە بەڕێزەی کە خزمەتی قوتابخانەکە و خزمەتی پۆلەکەت دەکات بەڕاستی ئەتوانم بڵم دیارێکی زۆر گەورە دیارێکی زۆر گەورەی هەست بە بوونی خۆیەکە هەست دەکات کە منیش ڕۆڵم هەیە هەست دەکات کە من خەڵکێک وەکوڵێت بە پێزانینی بۆ من هەیە کە من قەناعەتم وایە جەژن هەر بۆ خۆی پێزانینی خوای گەورەی بۆ مرۆڤەکان بەڵام چەند خۆش ئێمەش پێزانینمان هەبێ بۆ مرۆڤەکان کە بەداخەوە زۆر جانیمان خاڵێکی تر کە گرنگ و موهیمەویش ئەوەیە کە دەبێتە کاتی جەژن ئێمە دەبێ بەڕاستی ڕۆڵمان هەبێت بۆ چاکسازی بۆ ئیسلاحی بینی دایک و باوک ئەها چەند خۆشە ئێمەی مامۆستا ئەم پەیامە بە قوتابەکان بڵێ قوتابێ بەڕێزەکەم ئەگەر هەستت کرد دایە و باوە عاجزن ئێوە هۆکار بن بۆ باشتر بوونیان ئێوە هۆکار بن بۆ ئاشت بوونەوە ئەها سوپرایزەکەیت و تەرتیبات و چەپڵە لێدان و تەرتیبات و دایە بەخوا ئەوڕێ باوە ماچکەیت و باوە بڕۆ دایە ماچکەت و دەی دەستکە ملیا و ئەها بێ بەیەک پێکەنین و زەردەخەنە و تەرتیباتێک و جەوێک کە لەواتچی ئەم دایک و باوکەت تۆ بیزانی بەس من نایزانم تەنانەت لەواتچی پوریشت نەزانێ بەس تۆی کچ ئەزانی دایک و باوکت 4 مانگا لالوتن لێکتی کەواتە جەژن کاتی بەڕاستی ئاشبوونەوەیە کاتی نزیکبوونەوەی دڵەکانە کە ئەمەش بخۆی حاڵەتێکی زۆر گرنگ و موهیمەکە ئێمەی مامۆستا دەبێت قوتابەکانمان فێرکەین دەبێت ئێمە بە دایکمان بڵێن دایە لە دڵی مەگرە دایە لێبوردە بە دایە گوێی مەدەرێ دایە گیان قوربانتم دنیا ئەوەنە نایەنێ دایە قەیچێکە باوکم قسەیەکی ناشرینی کردووە تۆ لێی ببوورە دایە ها ئێمەی مامۆستا دەبێت قوتابەکانمان فێرکەین بە زمانی حاڵ بڵێن ڕۆڵە گیان ئەگەر لەگەڵ دایک تا قسە بکرد بڵێ دایەجان 15-20 ساڵە 30 ساڵە ئەم باوکەمان ئیش و کار و کاسیمان بۆ دەکات بەشی ئەوە دێنێت کە لێبور دەبین ئەگەر لەگەڵ باوکتانەشا قسەت کرد بڵێ باوە گیان ئەم دایکەمان هیلاکە ماندووە بێتاقەتە پێمانەوە ها چەند خۆشە ئەم جۆرە ئەتەکێت و ئوستوبانە لە جەژنا ئێمە فێری منداڵەکانمان بکەین بۆی جەژن هەم بۆ قوتابی هەم بۆ بابا بڵێن مامۆستا بەڕێزەکان هەم بۆ خێزان و خانوادەکان کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط بێ و لەو ڕۆڵە تەقلیدیە لای بدەین کە جەژن یعنی قەیسی خواردنێک و وەکو ئەڵێ برنج و فاسولیایەک و هەندێک چکلێک تەوزیعکردن و هەندێک گەڕانی ماڵ و تەواو نەچێتە ناخی ئەوە کە بەداخەوە زۆر شتی تر هەیە کە لە جەژنا ناکرێت قسە زۆرە لەسەر جەژن لەسەر ڕۆڵی قوتابی لەسەر ڕۆڵی مامۆستا و چۆن بتوانین لە ڕووی پەروەردەیەوە باش و چاکی بکەین ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێم وڵاتان فەرموو دووبارە سڵای خواتان لەبێت ئەزیزانی خۆم بە گوێرەی ئەو سەرژمێرانی کە لە کوردستانە دەوترێت بە نزیکەی 200,000 مامۆستای زانکۆ و پەیمانگا و پەروەردەمان هەیە بە نزیکەی 1.5 ملیۆن شتێک کەمتر قوتابیمان هەیە کەواتە من بۆی وای بۆ دەچم کە بە نزیکەی 2 ملیۆن کەس هەیە کە دوور و نزیک لە پەروەردەوە نزیکن ئەم 2 ملیۆنە دوور و نزیک ڕۆڵیان هەیە لە پەروەردە و فێرکردنە جا لە وەزارەتی پەروەردەن یان لە وەزارەتی خوێندنی باڵان بەڵام لە دوو شتا خۆیان کۆ کردوێتەوە کە بریتیە لە قوتابی و لەگەڵ مامۆستایە بۆیە ئەم بەرنامەی من کە باسی جەژن دەکات ئەمێ بە زمانی حاڵ بڵێم کە ئایا ئەم 2 ملیۆنە چەند
ڕۆڵمان هەبووە لە تۆخکردنەوەی جەژن لە ناو کۆمەڵگادا. ئایا کە بە نزیکەی 160 و ئەوەندە هەزار مامۆستا هەیە لە وەزارەتی پەروەردە تا چەند ڕۆڵی بینیوە لەوەی کە جەژن بە قوتابی بەڕێزەکان بناسێ؟ تا چەند توانیمانە ئەم نزیکی 200,000 بە هەندێ خۆبەخش و بە هەموو شتەکانی ترەوە باسی بکەی بەوانی کە عەقدە و بە هەندێشتی ترەوە تا چەند توانیمانە مانای خۆشەویستی بە قوتابی بەڕێزەکان بناسێنین؟ ئایا پێمان وتونە خۆشەویستی یانی چی؟ جۆرەکانی خۆشەویستی چییە؟ چۆن بتوانین خۆشەویستی دەربڕین؟ ئەو ڕێگایانی کە هۆکارە بۆ دەربڕینی خۆشەویستی چییە؟ ئایا خۆشەویستی ئێمەی مامۆستاش هەروەکو خەڵکە عەوامەکە حەسری بکەین لە بینی خۆشەویستی کچ و کوڕێکە؟ یان نەخێر دەتوانین بڵین جەژن بۆ خۆی خۆشەویستیە، جەژن هۆکاری دەربڕینی خۆشەویستیە و لە ناو جەژنی قوتابی بەڕێزەکان فێر بکەین قسەیەکی خۆش، پێکەنینیە، زەردەخەنەیە، ڕوویەکی خۆش، دیاریەک، یارمەتێکی دایک و باوک، سەردانێک، گەشتکردنێک، کۆبوونەوەیەک، هەموو ئەمانە بەڕاستی دەربڕینی خۆشەویستیە. پورێک یان خاڵێک یان مامێکم هەیە لە شار و لە مەملەکەتێکی تر کە لەواچێت چەند ساڵێکە پیاوی مردبێ و جلیشی لایەزال هێشتا ڕەش بێت، منێکی گەنج کە بۆ نمونە قوتابی مامۆستایەکەم ئایا مامۆستاکەم فێری کردومە باشترین خۆشەویستی بۆ دەربڕین بەرامبەر بەم پورەم، بەرامبەر بەم مامەم، بەرامبەر بەم خاڵم کە ئەمانە بۆ نمونە وەفاتێک یان مردوویەکی نزیکیان هەیە کە هێشتا کە کۆن نەبووە، ئەم سەردانە بۆ خۆی گەورەترین خۆشەویستیە؟ ئایا ئێمەی پەروەردە بۆ نمونە هاتووینە ئیش لەسەر ئەوە بکەین بڵین کوڕە جوانەکەم، کچە نازدارەکەم، تۆ کە چەند ساڵێکە باوکت عەمری خوای کردووە، باشترین و چاکترین دیاری بۆ تۆی دایکت لەم جەژنە ڕووی خۆشە، پێکەنینە، زەردەخەنێ. تۆی کوڕە گەورەکە کە ئێستاکیە کوڕێکی گەورەی، توخوا تۆ ڕۆڵی باوکت ببینە لە ماڵەوە. جارانی باوکت یەکەم ڕۆژی جەژن لە ماڵەوە بوو، بەڵام ئێستا شوێنی باوکت شۆڵ بووە، تو خوا ڕەحمەتی خوددا دێبێت، منی مامۆستا تۆ دەبێ فێر بکەم بڵێم لە سەعات 7 و 8 بەیانی و تۆش ماڵ بەجێ مەیەڵا دایکت هەست بە غوربەت بکە، هەست بە بێتاقەتی بکە و هەست بە ناڕەحەتی بکە و یان بەعەکسە وەکو هەندێک لە خەڵکەکانی تر هەر بەیانی یەکەم ڕۆژی جەژن کوڕەکە دایکی بەرێ بۆ قەبرستان و بۆی ئەو بگیرێ و لوشکەلیش بکە و هەر لە قەبرستانەوە کوڕەکە یان کچەکە دایک و باوکی دایکی بەجێ بێڵێت، یان ئەگەر باوکی ماوە و دایکی نەماوە باوکی بەجێ بێ ڕوڵێ باوەگیانەوە من بەجێ تێڵم و میوانم هەیە و سەردانم هەیە و چیم هەیە و بەڵام بۆ گریان و بۆ بێتاقەتی و بۆ ناڕەحەتی ئەو بەجێ بێن. کەواتە ئەوە ئێمەی مامۆستاین بەڕاستی دەبێت هەوڵ بدەین ئیش لەسەر ئەوە بکەین کە ماناکانی خۆشەویستی، مانای جەژن، مانای ڕێگاکانی بەڕێکردنی جەژن بۆ قوتابی بەڕێزەکان باز بکەین بۆی بتوانین بە هەمومانەوە هاوکارێکی زۆر باش و چاک و مەزبوطین. زۆر شت هەیە کە بەداخەوە ئێمە زۆر جار نەمانتوانین لە ناو جەژنە جێبەجێکەین و بتوانین کەم تا زۆر ئەو 3-4 ڕۆژەی کە جەژنە چێژ دە جەژن وەرگین و چێژ بە یەکتری ببەخشین و خۆشی و ئاسوودەی بۆ خێزان و خانەوەدەکان ببەخشین. من دێمە لای میوانە بەڕێزەکانم کە کۆمەڵی میوانی ئەزیزم هەیە لە مامۆستا و لە قوتابیە بۆی بزانم ئەوان قسەیان چیە لەسەر جەژن، لەسەر وەکۆڵی ڕۆڵی جەژن لە ناو کۆمەڵگادا و ئایا ئەوان کۆمنتیان چیە بۆ من و چۆن بتوانین جەژن خۆشتر بکەین، باشتر بکەین، چاکتر بکەین. دووبارە بە خێراتنەوەی بەڕێستان دەکەم. مامۆستا ڕۆشناگیان وەزەم مداخەلەیەکت هەبوو، فەرموو. مداخەلەیەکی هەبوو جەنابەت کە بۆ ئەم بەرنامەیە فەرموو چی بوو؟ زۆر سواز بە خێراتنەکەم دکتۆریان. وڵا پرسیارەکەی من ئەوەیە لە ڕۆژانی جەژنانە هەیە بە تایبەتی بۆ مناڵ، بۆ گەورەکانیش شتێکی زۆر جوانە، یعنی دڵ خۆشکەرە. ئایا تا چەند کاریگەری و ڕۆڵی هەیە لەسەر مناڵ کاتێ لە دایک و باوەک وەریەگرێ یان لە پور مام لە ماڵە خاڵەکانی کاریگەری چۆنە؟ شتێکی زۆر جوانە. لە علم النفس شتێک هەیە پێی دەڵێن پرایز یان ڤالیو یان نرخ یان چۆن ناوێنی، واتە هەر کاتێک کە مرۆڤێک هەستی کرد کە نرخی هەیە و نرخی بۆ دادەنێن و ڕێزی لێ دەگیرێت و تەقدیر دەکرێت، ئەو وەختە ئەم کەسە هەست بە سرور و خۆشی و ئاسوودەی دەکات. نرخەکە شەرت نییە زۆر بێت یان کەم بێت. کاتەوە خاڵی یەکەم بەڵێ قسەکەی جەناب زۆر ڕاستە، جەژنانە واتە من تۆم لە یادە، واتە من تۆم لە بیر نەکردووە، واتە تۆ لە دڵ و دەرونی منای، واتە من حسابێ بۆ تۆ دەکەم، واتە تۆ لە پلانی منا دەهەیت. کەواتە من خاڵی یەکەم. خاڵی دووەم، جەژنانە شرت نییە تەنها و تەنها وەکو مۆدیلە کۆنەکە تەنها و تەنها بریتی بێت لە پارە. ئێستا وەسائلی تر زۆر پەیدا بووە، لەوەی کە مۆبایلێکی مەسن خوشکێکی خۆدیان برایەکی خۆ چۆتە زانکۆ دەواتێت جەژنانێک مۆبایلێکی بۆ دەکڕی، لەوەی کە بووک و زاوایەکە بۆ نمونە مەسەن خوشکێکت شووی کردووە برایەکەت ژنیە ناوە شتێک بۆ ماڵەکەیان دەکڕی و دەیکەی بە دیاری وەکو جەژن
جژنانێک هەتا ئێستا ماشەڵا بیستمە هەندێک خواپێدا هەیە و سویچی سیارە و نازانم هەندێک تەرتیبات و مەزبوط ئەوش قەیچێک شتێکی زۆر باش و چاکە یاخود ئێستا ئوستوب و شێوازی تر پەیدا بووە کە هەندێک خێزان و خانوادە دەیکەن کە جاری وایە خەڵک لە منی پرسیوە کاکتۆر ئەمە شتێکی جوان و تومە زۆر جوانە هەر یەکەم ڕۆژی پیاوەکە بە ماڵەکەی نەوتووە بە مناڵەکانی نەوتووە تێتی وەکو سوپرایزی لێ کردووە ڕۆژی یەکەم و دووەم لە ماڵەوەین و پێشوازی لە خەڵکەکەین سێم ڕۆژ کردوێتی بە سوپرایز تکتێکی تارم بۆ بڕیون یان تکتێکی سیارم بۆ بڕیون یان تکتێکی گەشتێکم بۆ بڕیون یان تکتێکی بۆ نمەسەر مۆتێلێکم بۆ گرتوونە لە دوکانە لە شوێنێکە لە گەلی عەلیبەگە ئەڕوین بۆ ماوەی ڕۆژێ دوو ڕۆژێ سێ ڕۆژەکەمە بخۆی شتێکی زۆر جوان و نایە بکەواتە جەژنانە گرنگیدانە بە بەرامبەر گرنگیدان و نرخپێدانە بە بەرامبەر بەڵام لێرەیە یەک قەوسێکم بدەنێ ئەویش ئەوەیە کە زۆر هەڵەیە ئێمە هەوڵ نەدەین کە عەدالەت و دارپەروەری نەکەینە جەژنانە تەوزیعکردنە ینی با بە زمانێکی تر بیڵم کۆمەڵێ مناڵ هاتوون بۆ ماڵی من یان ئەوەتانی مێڵە ئەو فەرقە دروست بێت مەسەرەن سییانن دوانیان بۆ نەخوشکەزای خۆتە یان برازای خۆتە پسم 5,000 10,000 بیدێتێ بەڵام دوانسیانێکیان لەواچێ بۆ نەتۆزێ دوور بن یان منداڵی هاوسەیەکت بن کاتە بە بەرچاوی ئەوان و یان نایان دێت یان 250 دیتەوە کاتە ئەمە نەعەدالەتیە من نادەت پەروەریە ئەمە ڕەنگە هۆکار بێت من دەڵێم بەڕێزێک سەسەری بەرنامەکە مەکاڵی دکتۆر جان خوشکەزا لە کوێ ببیدی وەکو هاوسێ بیدێتێ من دەڵێم بەڵام دەزەحمە نەبێ بەرچاوی خەڵکۆمەی دەرێ بە بەرچاوی منداڵێکی بێباو کۆمەی دەرێ بە بەرچاوی هاوسەیە کۆمەی دەرێ زیتەی چاوی دێ و 5,000 2,000 10,000 بدەی بە خوشکەزا و برزاکەی خۆت و برازاکەی خۆت و هیچ نەبێ خوشکەزاکەت بانکە و دەستکە ملی و بینە گیرفانی و بەبێ ئەوی بیزانێت چکە بەڕاستی ئەمە بۆ خۆی هەز بە کەمیەک دەکات ینی من زەن بم چییە باوکم نییە و بۆ نمونە هاتوومە بە بەرچاوی منەوە تۆ وەکو پورە مامە بە خوشکەزا و پرزاکەی خۆت جەژنانەیەکی زۆر ئەدەیت و منیش زیتەی چاو دێکاتەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە خاڵێکی ترکە گرنگە مامۆستا جەژنانە شەرت نییە بە یەک جار بدرێت ئەوش بخۆی گرنگە یعنی مەسەن بەڕێزێک لە یەکەم ڕۆژە مناڵەکە پڕگیرفانەکەن گیرفانی ئاوان نییە پڕ بووە و ئەوش ئەڕات سەرەکە ئیدا بە هەنێ تەتەلە و بەبەلە و سەرەکەی دووەم ڕۆژش اینجاکە سەرەکە هیچی پێوە نەما کاتە ئەوش ئاڵێتێکی ترە شێوازێکی ترە مەسەن ئەزانین ئەمڕۆ ئەوش ئەبێت دایک و باوک تۆزێ لێزان بن ئیشارەتەکە بوو خاڵ و مامێنەڵێ ئەمڕۆ زۆری وەرگرتووە جارێ مەی دەرێ مادام ئەوان هاوسێن دراوسێن قەیچێکە بە ئەو 3-4 وەرگرتویان دە 12,000 وەرگرتووە چوەزانم مناڵ نایکاتە داخلەوە زۆر بەی سەرفەکە داتە تەتەلە و بەبەلە و شیرینی و تەرتیبات و مەزبوط کاتە توانی بە زمانێکی ترجا جارە بە ئینگلیزیەک پێڵی جارە بە عەربی پێڵیان جارە بە ئیشارەتی پێڵێ ئەمڕۆ مەی دەرێ مامە بەیانی بی دەرێ کاتەمەش بۆ خۆی دڵخۆشکردنی مناڵەکەی بۆی هەمان ڕۆژ مناڵ دڵی زۆر خۆش نەبێت دووەم ڕۆژش ئیتر وشک و بریشکە ساڵەکەی نەهاتە هیچی فێوە دیار نەبێت نە ئەمڕۆ شتێکت داوە پێی بەیانی خاڵی شتێکێداتێ بە دوو بەیانی پوری شتێکی ئەداتێ کاتە مناڵەکە بۆ چەند ڕۆژێک دڵی خۆش کرا و ئاسوودە کراوە توانراوە ئاسوودەی بگەڕن کاتە جەژنانە دەبێت نەعەدالەتی نەکەین دادپەروەری بکەین و یەکسان بێت و بەڕاستی ئەتوانن بیکەم بە کۆتا قسە بۆ مامۆستای بەرز ئەوژێت جەژنانە لە سنوودی خۆشی دەرنەچێت ینی لەبەر ئەوەی من خوشکەزایەکەم زۆر خۆشمێ و خۆشم بوونم بۆ 25,000 بدەمێ چکە ڕای ئەیدا بە جگەرە ئەیدا بە ڤایب ئەیدا بە نێرگەلەیەک ئەیدا بە کافتریایەک ئەیدا بە یاریەک خوتورەت بۆ خۆی دروستەکە ئەیدا بە کارتێکی یاریەک لەوە چه خوتور کاتە بێ لە سنوورە ینی مناڵێک تا شەشی پیدایی 1,000 و چەند هەزار و نەگاتە 5,000 زۆر باشە مناڵێک لە ناوەندی چەند هەزارێک ڕەنگە نەگاتە 5,000 ئەویش هەر زۆر باشە مناڵێک یان کچێ قەیچێکە لە ئامادەیە 5,000 10,000 قەینا معقولە بەڵام تەلەبەی زانکۆ خۆتان ئاسا وڵا تا 50,000 و 100,000 بدرێتی قەیچێکە زۆر باش و چاک و مزبوط کاتە دەبێ سنوورەکەی دیاریکراوێ خۆ ئەگەر پیاو بۆ ژن بۆ پیا و وەرەقە و مەرەقەش بدات ئەم سەرکە چاڵەکە و هەر زۆر بەرەکەتە و نیعمەتە و کەس ڕەدی ناکاتەوە کەس نەخێری بۆ ناکات سپاس بۆ پێشنیارەکە و بۆ بابەتەکەت ژینەخان بابەتێکی بوو پرسیارێکی بوو فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنامە جوانەکە و لە یەکەم دکتۆر هەست ناکەی جەژن هەمووی لە سۆشیال میدیادا کۆبۆتەوە بە ڤیدۆیەکی کورت بێمە بە مەسیجێک بێ هەمووی لە مۆبایل و ئەنتەرنێتە وەکو جاران نەماوە من ناڵم باشە ناڵم خراپە بەس بەم جۆرە باسی دەکەم یەکەم منێک کە سۆشیال میدیام هەیە و بۆ نمونە لەوە چێ 100,000 کەس بۆ نمونە لایکی پیجەکەی منی کرد بێت تا ئێستا وازم 230,000 کەسە بە ناوی بەختیار کەمال تاڵەبانی من قورسە ئەمە نامە بنێرم بۆ خۆ تا قیامەت ناتوانم کەواتە بۆ خۆی جەژنە پیرۆزێک ئەنێرم ڕێزێک بۆ ئەم بەشدار بوانم وە ڕێزێک بۆ ئەم فانانم وە ڕێزێک بۆ ئەم فۆلۆوەرانم وە ڕێزێک بۆ ئەمانی کە لە پیج و سایتەکەم یەکەم گرنگە دووەم
گروپێکی داخراوم هەیە لە زانکۆیان لە پەیمانگا 150 کەسی تێدایە دەنگێکی تایبەتیش بنێرم بۆ ئەمەش وەکو سۆشیال میدیا ئەمەش ئەتەکێتێکی زۆر جوانە من بۆ نونە لە ناو زانکۆیە مەسەن خوشکە بەرەزە لە قوتابی زانکۆیە 100 کەس 150 کەس بۆنە لە ناو گروپێکی ڤایبەرە یان تەلیگرامە یان ئەوەیە جەژنە پیرۆزێک دەنێرم و ناویان نانم بەڵام بۆ قوتابیە بەڕێزەکان بۆ ئازیزەکانم بۆ براو بۆ خوشک و برا بەڕێزە هاوڕێکانم بە تەنها مەڵێ کچەکان و کوڕەکانی زیتەی چاوێن دێت ئەوەش بخۆی گرنگ و موهیم و وەقت لە ناو جەژنە پیرۆزەشە ئومێ دەکەم ئینگەی تێنەکەین بۆ ئەوانەی کە خۆم خۆشمەوێن بەس هەنێکەیە بە حیاتی گردنیان ئازار ناکەم چی پێویستەکە ئەم ڕقوقینە بڕێژی یعنی من حاڵ جەژنە پیرۆزەی وام گوێ لێ بووە سیرەکەی هەر بۆنی شەڕی لێدێ بۆ ئەوانە ناکە بەڕاستی خۆم خۆیان ئەزانن چی ئەڵێم هەتا مردن گردنیان ئازار ناکەم گردنیان بە مارەوە بێت کەوت چی پێویستەکە تۆ ئەم کۆنەقینە لە ناو جەژنەکەواتە ئەوەش خاڵی کرد بەڵام خاڵی سێم من دەڵێم سۆشیال میدیا بەکار بێنە بەڵام بۆ تاکتاکەکان جەنابەت هەندێ برادری تایبەتت هەیە بە ڤایبەر تەلەفۆنیان بۆ دەکەی هەندێ برادری تایبەتت هەیە شویان کردووە ژنیان هێناوە یان چوونەتە دەرەوەی وڵات یان ماڵیان باری کردو یان ئێستا لە شار و مەملەکەتێکی ترەوان تایبەت بەڵام لە کۆتایە قسەی ئەوە دەکەین سۆشیال میدیا نابێت ڕۆڵ ببینێ و جێگرەوە بێت بۆ کەسە نزیکەکان بەڕاستی ماڵی پورت لەم شارەیە ماڵی مامت لەم شارەیە خوشکێکت بۆ نمونە پیاوەکەی مردووە کە و بۆ تۆی کەچ زۆر گرنگە برایەکت کە ئەزانی نەخۆشە خوشکێکت ئەزانی نەخۆشە پورێکت هەیە ئەزانی نەخۆشی شێرپەنجێ و تازە چاک بۆ تۆ ئەمانە بەڕاستی زۆر گرنگە بڕووی بۆ لای بەجلی ئاڵ و باڵا و تەرتیبات و مەزبوطەوە یان بەعکسیشەوە ئەگەر ئەزانی کەسێکە کەسێکی مردووە ئەوەش بە ناوی نۆجەژنانی پێدەڕن بەڵام بە ناوی بۆ نمونە دڵدانەوە و پێکەنینێک و زەردەخەنێک و ڕووخۆشیێکش دروست دەکەی چکە من ئەوەش نابێت یعنی من حاڵەتی وامێ کە لێرە و بە بینەرەکانی خۆم دەڕم ئەڵین بابچی بوو ماڵی فلان وڵای کاکتۆر ئەوە کەسێکیان مردووە تخوا با نەچین کاکە بۆ نەچین بۆ نەچین با دڵی مناڵەکانیان خۆشکەین با جەژنە پیرۆزەیەک بکەین لەگەڵ خێزان و خانەوادەکە با جەژنانێک بدەین بە مناڵەکە خۆ باوکی مردووە ئیتر ماڵی وێران نەبووە ئیتر بڵین هەتا مردن ئیتر وەکۆڵی بایکۆتیان کەین کەواتەوەش بخۆی خاڵێکی گرنگ و مویمە لەوەیە مامۆستا شیرین بابەتێکی هەبوو فەرموو لەش ساغ بە کاک دکتۆریان سەرکەوتوبی من وەکو خۆم ئەڵێم دوای هەموو سەرکەوتنێک هەر جەژنە وەلو دوو جەژنمانێ بە پێی شەرعەکەی خۆمان جەژنی ڕەمەزان و قوربان بەڵام لە جەژنە من وەک خۆم وەکو مامۆستایەک بە تەلەبەکانم ئەڵێم یان بە دوو مناڵم هەیە بەوان ئەڵێم مرج نییە تۆ لە جەژنە مەسرەفێکی زۆر بخیتە سەر دایک و باوەک مەسەلەن مرج نییە تۆ مناڵەکە و سەرتاپات جلت پێ بکە هەر لەسەرەوە بۆ خوارەوانە بە تەلەبەکانم ئەڵێم یعنی زیاتر مناڵ گوێ لە مامۆستاکەی ئەگرێ پێڵم وەکو من جیلێکی بچکۆلم لە بەردەستایە پۆلی سەرەتاکان پێیان ئەڵێم شتێکی بچکۆلە بکەن بە دایکتان مەسەلەن تیشەرتێکی پێ بکەن کابۆیەکی پێ بکەن شتێکی ئاوای پێ بکەن یعنی جەژن خۆی لە خۆیان خۆشیە ئیتر شەر نییە بە جل و بە مەسرەفێکی زۆر ئەو خۆشیە تۆ دەرببڕی جەژنی گردن ئازایی و خۆشە پێویستە ئێمەی مامۆستاو یان گەورەکانیش ئەوە فێری مناڵەکانمان بکەین کە شەر نییە هەموو شتێک لەسەرەوە بۆ خوارەوە بێ یعنی هەر هەمووی کامل بێت لە جەژنە سەرکەوتوبی کاک دکتۆریان مامۆستا کۆمنتەکەی زۆر جوان پێشنە بکۆڵێت بابەتەکەی زۆر جوان بوو بە کورت و مختصر مامۆستا دەوێت بڵێت با کۆپی پێیست نەبین قوتابی بەڕێز فێرخوازە بەڕێزەکەم مناڵی ئەزیز کە چوویتە دەرەوە ئایفۆنت بینی بە ماڵی برادەرەکانتەوە لچمە دەبێکا و بیتەوە بۆ ماڵە بڵی بۆ من پێم نییە کچێکی برادرت بینی کوڕێکی برادرنجە باوکی مەسوولە باوکی خوا پێداوە باوکی چۆن دەستی کەوتو کاکە من باوکم کرێکارە من بە جۆری باوکم قاش درێژەکەم من دایکم بۆ نمونە مەسن تەقاوتێکیە من بە جۆری ئەوە پار درێژەکەم کەواتە ئەوش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە هەم قوتابیەکان فێر بکرێت هەم مامۆستا بەڕێزەکانش ئەم پەیامە بگەێن قوتابی بەڕێزەکان من بە جۆری توانای خۆم بە جۆری تاقەی خۆم و شەرت نییە کۆپی پێیستی شتی خراپ بکەین گەنجە جوانەکان ئەچیتە دەرەوە برادرێکت ڤایپی پێیە پۆز نییە جگەرەی پێیە پۆز نییە چاتی نەکات پۆز نییە کچە جوانەکانمان برادرێکت بە کەیفی خۆی بە شەرم کوێرم ناپارێزم سناب ئەکات و ڕسم بڵاوکاتەوە ڤیدۆ بڵاوکاتەوە حلکەکە ڕەنگە ئەخلاق و ڕۆشی تو ئەوە نەگونجێ ڕەنگە خێزان و خانوادی تو ئەوە نەگونجێ ڕەنگە خاڵ و مام ئەوە تۆ لە تۆ قبول نەکا ڕەنگە لە داهاتوو لەسەر کەسایەتی تۆ بکەوێ بۆیە ئەوش خاڵێکی زۆر گرنگ و مێل لە ئەنجامی هاتنی سۆشیال میدیا و مۆبایل و تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر جار بەڕاستی تەقلید و چاولێکەری زۆر دروست دەبێت وە کێشە و ناڕەحەتی دووە من لێتان ناشەرم و ڕۆژانی جەژن چوومە بۆ ماڵێ وتمە فڵان کەس بۆ دیار نییە گوێم لێ وتی دایک وتی کاکتۆ دیانۆ لچی داوە بەیەکە بۆ لچی داوە بە لێکە
خۆی گۆڕی و تێتی من جەژن ناکەم من جەژنم نییە لەبەرەوەی چۆتە دەرەوە پارەکە چۆتە دەرەوە هەنێ برادری بینەوە مۆبایلی آخر مۆدێلیان پێە ئەمیش مۆبایلێکی 40-50 دیناری پێەیە هەموو لەچی داوە بەیەکە ئێوە منتان خۆش ناوێت ئێوە ڕقتان لە منە بەخوالەوە چی خۆم بکوژم دەرگاکەی داخستووە ینی بە مانای کەلیمە من هەستم پێکرد ئەم کچە جوانەمان ئەم برابەرەزەمان جەژنی لەم عایلە و خانوادەیە تێکداوە بۆیە من تەقلیدی خەڵکی تر ناکەم کە پێشترش ئاماژەم پێکرد من بۆ خۆم دەژیم و بڕیاری خۆم و خۆشی و ئاسوودەکانی خۆم بۆ خۆمە بمە دەتوانم جەژنێکی خۆش و ئاسوودە دروستکەم دەست خۆش بۆ جەنابەت ڕیام خان پێم وایە مداخلەیەکی ئەگەر ئەو مایکە بگاتە دەستی دەست خۆش کاک دکتۆر بۆم بەرنامە جوانە بە زەحمەت پرسیارێکم هەبوو ئایا کاریگەری کۆبوونەوەی خێزانەکان تا چەندێک هەیە بەسەر مناڵەکانەوە لەناو خێزانەکانە نەوەک هەر مناڵ بەڵکو و گەنجەکان و گەورەکانیش جوان لە ڕووی دەروون ناسیەوە کۆبوونەوە و دانیشتن پێکەوە ئینگلیز پێی دەڵێت چی شەیر دە سکیلز واتە ئاڵوگۆڕکردنی بەهرەکان من لە تۆ جلێکی جوان فێرە بم دوایت کۆپی دەکەم من ئەتەکێتە لە تۆ فێرە بم فێر دەبم تۆ وتەیەکی جوان و دوت من وەری دەگرم ئەو خانوە بەڕێزە فەرمودەیەک حەدیسێک وتارێک شتێکی جوانی بۆ داین من فێر دەبم ئەو بەڕێزە لە کاتی نان خواردنە ئوستوبێکی زۆر جوانی بەکارهێنا من فێر دەبم نەخێر بەعکسەوە منێک کە بۆ نمونە مەسەن خاوەن ژن و ماڵم لەگەڵ خێزانمە چوین بۆ ماڵێ سوپێکی کردووە خواردنێکی کردووە مقابلاتێکی کردووە ئێمە چەند جار فێرین قاب ڕیزکە ئەڵەی بۆ نمونە مەطعەم فڵانە بەڵام سەرەکە چیت بۆ ماڵ ئەڵێ چی پێویستەکە ئەو هەموو قاپە لە بەردەم خەڵک فراوان کەم نەخێر شلەکە بەجیادانم برنجەکە بەجیادم زەحمە نەبێ وەرە خۆتان حەستان لە چێ بیخوا ئوستوبێکە جارێ چیتە ماڵێ کەواتە ئەمە بە کۆبوونەوە دەبێت بە سەردان دەبێت بە تێکەڵاوی دەبێت بە ئەتەکێت دەبێت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم کۆبوونەوە تێکەڵاوکردنی کولتورەکانە خوشکم کچە جوانەکەم من ئایلەیەکم فەقیرم تێکڵاوی ماڵی جەنابتانەکەم تۆزێ بوونن هەندێک کولتور فێر دەبم من ئایلەیەکم بۆ نمونە مەسەرەن بڕوانامەمان بەرز نییە ئایلە و خانوادەمان شەهادەی بەرز نییە تێکڵاوی ماڵێک دەبم شەهادەی و بەرزیان هەیە سەرەکی لێو کولتور فێر دەبم نەخێر بەعکسەوە من یەک دوو منداڵم هەیە ئەهلی خوێندن نین تااقەتی خوێندنیان نییە دەچم بۆ ماڵ یەکێکیان لە تۆ بخوێنێ یەکیان لە هەندەسە دەخوێنێ یەکیان بە تەمای علومە یەکیان نوێی متەوەسطەیە دەڵێ من بە تەمای یەکەم بوونم یەکێکی تریان عیلمیە و ئەدەبیە دەڵێ من بە تەمای ئەوایل بوونم کاتە سەرەکی لەمەوە کولتور وەردەگرم سکیل وەردەگرم بەهرە وەردەگرم هان دەدرێم تەشجیع دەکەم و شێواز فێر دەبم بێجگە لەوەی کە زۆر جار هەر بۆ خۆی کۆبوونەوە شت وەرگتن لە چواردەورە ئەچی بۆ ماڵی ناسیاوەکتان لە شوقەیە ئەڵی کاکە ژیان هەبێ ژیانی شوقەیە بەعکسەوە دەچی بۆ ماڵێک لە دەرەوەی شار ئەڵی کاکە کوا باوی دەرەوەی ناوی شار ماوە خۆ ئەوروپا زۆربیان لە ناو شارەکان ناژین ئەچنە دەرەوەی شارەکان ها لەوە شتێک فێر دەبی ئوستوبێ فێر دەبی شێوازێک فێر دەبی نەخێر بەعکسەوە لەگەڵ دایکی خۆت ئاچی بۆ ماڵێت دایکت ئەڵی فیشەکەشێتیە چێ بە ئاسمان ئاوای لێ بکەن لە حەو شوێن وەکوڵێت بینەکات ئەچی بۆ ماڵێک سەرەکەی دایکەکە چەندیان ڕووی خۆش و پێکەنینە بە ئاوایەک لە دایک دەڵی دایکیان ئەها ئەوە چۆنە لەگەڵ پیاوەکەی خۆیان پیاوەکە دەتۆش ئاوا لەگەڵ باوکمە بەردەوام ئەڵی ترشە فرۆشی بەردەوام لچ داوە بەیەکا بەردەوام ئەڵی خوایە ئەم وەزعانەیەڵی خوایە بیبڕی خوایە نازانم چی بکەی خوایە بم پوژی ها کەواتە سەرەکەی پێکەنین وەردەگری زەردەخەنە وەردەگری تووڕەبوونەکان وەردەگری سکیل وەردەگری بەهرە وەردەگری بۆی لە هەموو عالەمە یەکێکە تووشی نەخۆشی دەرونی دەبێت یەکێکە بێتاقەتە بێت یەکێکە ناڕەحەتە بێ یەکێک زەوجار تووشی کەعبە بووە یەکێک تووشی خەمۆکی بووە یەکێک زۆر جار بوون و مەسەرەن دەڵێ دکتۆر شارەزانیم لە قسەکردنا هەمیشە یەکێک لە خاڵە زۆر گرنگ و مویەکان هانی دەدەن دەڵێ بڕۆ بۆ گەشت بڕۆ بۆ سەردان بڕۆ بۆ جەژن بڕۆ بۆ تێکەڵاویەکان کە ئەوش بەخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە بەدڵنیاییەوە جەژن زۆر قسەی تری پێ بۆمان کە ئومێ دەکەم لەسەری بخوێن و مامۆستا بەرزەکان تەنها ئێمە چەند ڕوواز ئۆقلامێکمان باز کردو بەڵام گرنگە بۆ مامۆستا گرنگە بۆ قوتابی گرنگە بۆ قوتابخانە گرنگە بۆ مامۆستایان کە ئەو ڕۆژەی کە لە دوای جەژن قوتابیەکان هاتنەوە مناسبەیەکیان دروست کرد بچکرێت و تەرتیبات و مەزبوط ئێمەی مامۆستا و قوتابخانەکان بەڕاستی بە شێوازێک پێشوازی لە قوتابیەکان کرد گرنگە بۆ وەزارەت و کۆمپانیا و شەریکەکان و هەمومان ڕۆڵمان هەبێت لە جەژنە کاتی بەلا ڕێدابردننی قوتابی نییە بەرلا ڕێدابردننی گەنجەکان نییە دوکاندارەکانش فرسەت نەهێنن کە بڵێن جەژنە و ئیتر شوڵی دی هەڵماڵن ئەوەی کە خوا و پێغەمبەر و دین و هەر چوار مەزەبەکە و وەزارەت و کۆمپانیا و هەموو شتێک پێی ناخۆشە بەس تەنها لەبەر پوڵ و پارە بیفرۆشین بۆیە گەنجە جوانەکان و قوتابی بەڕێزەکان دەبێ ئاگایان لە خۆیان بێت و ئێمەش پەروەردە و پەروەردەی دیمەنش بۆ هەمومان بۆ ئەوەن کە باشتر و چاکتری کەین بۆی سوود لە جەژن وەرگین دووبارە سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان ئەزیزانی خۆم تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ